باندێک کچی قۆڵبڕی مەغرب ئەوانەی بەلەش فرۆشی پارە پەیداکەن بە کوڕ و گەنج و پیاوی قەزای سۆران فێربوون. لە 20 ڕۆژدا 9 پیاویان لەسەر فەیسبوک ڕوود کردووەتەوە جلیان هەموو پێداکەندون. درەنگانی شەو ڤیدیۆی خۆیان بەڕووتی بۆ کچەکان ناردووە. هەموو ئەمەیان بۆ تۆمار کردوون کچەکانی مەغرب. دوایی گوتویانە سەفقەیە دۆلار نەنێرن ئابڕووتانە بین هەموویتان بۆ بڵاوەکەینەوە. یەکێک لە کەیسەکان پیاوێکە ژن و مناڵیشی هەیە. کچێکی مەغریبی پێی فێر بووە، فریوی داوە. کچەکە سەرەتا بە ڤیدیۆ سەر و قژی بۆ خستووەتە سەر کامێراکە. هێواژ بە پاڕانەوەی کابرا تا خواری نیشانداوە. کابرا دەفع بووە، ئەویش جلی لەبەری خۆیان نەهێشتووە. ڤیدیۆی بۆ کردووەتەوە، وتویەتی تۆش حەقی خۆتە سەر و خواری من ببینی. کچەکە وتویەتی دوای 6,000 دۆلارم بۆ نەنێری بۆت بڵاوەکەمەوە. کابرا پەنای بردووەتە بەردووکانی حەواڵە، واستەیەکی زۆریان کردووە تا بە 400 دۆلار سڵح کراوە. پارەکەی ناردووە بۆ مەغرب.